هەیەە دەموچایی فیلەروت بۆ تۆکس ئەم شتانی کردووەوانە جاری وای ناخوێنێتەوە لەگەڵ ڕسمی سەرکارتی نیشتمانەکە مطابق نابێ لە کاتی پڕکردنەوەی ئەم فۆرمە ئەلکترۆنیە هاوڵاتیان کە خۆراگیان ئاردی گۆڕی بێ بڵێن لە بریکارێکە بۆ بریکارێک کێشیان بە دروستە بێ ئەپەکە نایخوێنێتەوە لەو حاڵەتانەیە سەردانی ئێمە بکەنیان سەردانی بریکارەکانیان کەن بۆ خوێنەوە بۆ ڕاست و دروستی ژماری خۆراک و ئاردەکانیان. واتە ئەگەر لێرە گۆڕی بێتی یاخود بە هەڵا تۆماری کردبێت بەبەستەوەیە؟ بەڵێ ئەگەر بە هەڵە تۆماریکە ناوەکەی نایەنێ ئەگەر بە بریکارەکەشی گواستبێتەوە لە بریکارێکەوە چونکە ئەم فۆرمە 2020 بۆ 21ەکە ئێمە لە ماوەی ئەم مەسافەیە سەر لە 2025 ژین بڵێن فۆرمی خۆراک تەبع نەکراوە لەلایەن بەغاوە و هەر کۆنەکەیە لەوانەیە گۆڕی بێتی ناوەکەی لە فۆرمە کۆنەکە نەگۆڕاوە. گەگەرەستا سە چەند کەس ئەم فۆرمی پڕ کردوێتەوە لە سنووری ئەم بەڕێوەبەرایەتی ئێوەیە؟ لە سنووری سلێمانیە 355,511 کەس هەتا دوێنێ بەیانی ئامارەکان بۆ نردوین ئەو نەپڕی کردەوە کە ڕێژەکە لە ساهژدە ئەم ڕێژەیەش کەمە داوا لە وڵاتیانەکەین بۆی مەحروم نەبن لە خۆراک و ئارد زوو ئەپەکە دابەزێن و ناویان تۆمارکەن. هەوڵەتەن تا چەندێک گرفتیان هەیە لە پڕکردنەوەی ئەم ئەپەیە یاخود ئەو زانیارین کە ئەیخەنە ناو ئەپەکەوە؟ هاوڵاتیان ئەگەر بە هەڵت تۆماری نەکەن کە ناوەکەی داخل کرد و ڕقمی موبایلوینەکەی یا یەکسەر ناوەکە بەڕاستی بوویت. ئەی خوێندنەوەی دەموچاو ئەو بابەتانە؟ خوێندنەوەی دەموچاو ئێستا بڵێن ئەوانەی بڵێن وەکو ئافرەتەکان هەیەە دەموچایی فیلەروت بۆ تۆکس ئەم شتانی کردووەوانە جاری وای ناخوێنێتەوە لەگەڵ ڕسمی سەرکارتی نیشتمانەکە مطابق نابێ هەشمانە لە تەمەنە یان دەموچاوی چاوی تێکسووە یان هەر باش شێوەک تەمەنەکەی ڕۆیوە ئەوانش نایخوێنێتەوە. واتەوەین کە جوانکاریان کردبێت نەیخوێندۆ بە سەردانی ئێوە بکات. بەڵێ ئەوانەیە کە بە هەر شێوەیە کە نەیخوێنەوە ئەبێ سەردانی ئێمەکە بۆی کێشەکەی بۆ چارەسەر بکەین. ئەمە قۆناغی یەکەمەی وەکو قۆناغی دووەمی ئەم پڕکردنەوەی چییە؟ ئەمە قۆناغی یەکەم بەس نوێکردنەوەی نوێکردنەوە واتە ئەو فۆرمانە چەند نەفەریتایە هەمویان ئەبێ سەر لەنێ خۆیان داخڵکەنەوە. مەرحەلەی دووەمان ئەوانەی مناڵیان هەیە ئەوانەی زەواجیان کردو بۆ خانەجیاکردنەوە بۆ تۆمارکردنی ناوی مناڵ مەرحەلەی دووەم ئەوانە هەمووی بەدەستە بێ. کاکەرەس کەسانێک پیا بوون کە کەسابەت بە پڕکردنەوەی ئەم فۆرمە ئەکەن ئێوە ڕێکارەکانتان چی بێ بەرامبەریان؟ وەکو لە ڕووی قانونیەوە قانونی نییە بەس ئێمە لیژنەمان هەیە لە ناو دایرە ئەتوانین هەر کەسێ بێتە هاوکاری بێتە ئێرە لامان هاوکاریەکەین. 5 دووادەیە بڕیارە درێژ بکرێتەوە یەخ لە 5 کۆتایی پێێت. هەتا 5 خۆی ئەخێر کۆتاییەکەیەتی بەس لەوانەیە نوێ بکرێتەوە ئەتە نازام چەندێک ئەوش قەرارەکە لە دەستی حاسیباتی ئەلکترۆنیکی بەغدایەتە.